لە شارپرێسەوە ئەڵلقەیەکی نوێ و تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان چی ئەکەن متمانەی ئەو خەڵکە ڕەشوڕۆتەی کوردستان لەدەست نەدەن هەڵبژاردە نەکرێ یان ناکرێ کۆمەڵ ڕای وایە هیچ لێ دوانێکتان بیستوە بڵێ بەڵێ من شەریکم لە هەژماری منە چاوەڕێم خۆیان ڕۆژێ لە ڕۆژان کەشفیکەن کێ هاتوو کێ نەهات کۆمەڵی یەکگرتوو جیاوازیان کەمە ئێستا چی جوهدێک بەقەدەر ئەو ئەندامەی ئێمەیە لەسەر سێم و چەفەوتاوە ئێوە یان یەکگرتوو پارتی هەر یەکەمە بەس بۆ جاران نییە کاتی هاوارەکەین لەوەتی هەین پەرلەمان تەمەند درێژ مەکەنەوە با حورمەتمان لە دەرەوە بمێنێ بردنی سکاڵا بۆ محکەمەی ئیتیحادی تا چەند لە لای کۆمەڵەوە قبول کراوە ینی ئەمریکاژەوەی قبوڵە ئێرانیشەوەی قبوڵە تورکیاژەوەی قبوڵە حزب هەیە کەمبوونەوەی پێ قبوڵ نییە تیمی یەکێتی وزاری یەکێتی دەسەڵاتی لە زۆنی زەردەیە ماوەساڵی باپیر بۆ ناسراوە کە لەگەڵ هیچ کەسێکانیە کێشەیەکی ئەو تۆی هەبێت ئەڵێن پارتی بۆ دۆستەکانی باشە یەکێ سکاڵای کرد بێتە پەرلەمانتان پەیوەندیشتان چۆنە لەگەڵ گۆڕان بێجار ڕخنەوەمان لێگیرە بۆ لەستی ئیسلامی لایەنە دەسەڵاتدارەکان داوای شەفافێت و پاکێت و بێگەردی انتخاباتە یەکێتی زیاتر تەقەبولی ڕخناکە یان پارتی سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش گوێگران و بینەرانی خۆشەویست لە شارپرێسەوە ئەڵلقەیەکی نوێ و تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجامدانیان ئەنجام نەدانی چ کاریگەریەکە کاتە سەر هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی ئەم پرسە تاوتویەکەین لەگەڵ محەممەد حەکیم ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کاک محەممەد سڵاو لێبێ سڵاو لە جەناوت بەخێر بن زۆر سپاس سەرەتا با لەوە دەست پێ بکەم دوو ڕۆژە لە کۆبوونەوەیە کۆمەڵی دادگەری دەکرێت بە خێرایی پێم بڵێ ئەم کۆبوونەوانە بۆ چییە؟ ئێمە دوێنێ ئەم ڕۆژ تا هاتمە لای جەناوتان لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا بووین کۆمەڵە پرسی گرنگ هەبوون کە سەبارەت بە هەرێمی کوردستان و هەم هەندێک پرسی خۆمان هەبوو پرسی کاریگەڕی داون دەستگاکانی کۆمەڵی دادگەری پرسە گرنگەکانی هەرێمی کوردستان گرنگەکان ئێمە مەسەلەی هەڵبژاردنە بۆ جوڵەیەک بۆ دواخستنی هەڵبژاردن هەیە دووبارە و سێبارە باسمان لێوە کرد تاکیدمان لەسەر ڕێی بنەمایەک لای ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەیە تاکیدمان لێ کردەوە بۆی وەڵامێکمان حازر بێ هەر کات وەفدێک کاتە لامان یان نوێنەرێک لە سەرۆکایەتیان لە هەر جێگایەکەوە ئەو پرسێ لەگەڵ تاوتێ کردین با ئێمە دۆخەکەوای لێکردوون کە چاوەڕێ بکەن وەفدێک یاخود لایەنێک سەردانتان بکات نا هەردوێنێ نوێنەرایەتی سەرۆکایەتی هەرێم هاتن سەردانیان کردین دوێنێ ئێوارە پێشمەگری دوای لە کۆمەڵی ئیسلامی بپرسم لەو تەبێژەکەیان هەڵبژاردن نەکرێ یان ناکرێ هەڵبژاردن ئێمە لەگەڵ کردنداین و پۆچینی خۆمان بە هەموو حزبەکان و تۆ دوێنێش لە بەلاغی ئەنجومەنی سیاسی ڕامانگەیاندووە بەڵام لێمە پرسی هیچ هەڵبژاردنێک لە کوردستانە بەداخەوە لە بین دوو کەوانەیە بەیەکێتی و پارتی ناکرێ یان ئەستەمە یان زەحمەتە یان مەگەر هێزێکی سیاسی جا ناوەند کە عێراقە یان ئەمریکا یان نەتەوەی کردوەکانە بێت جەبر بکات چکەوانە بەرامبەر بە دەنگی دەرەوە بێدەنگن بەڵام بەرامبەر بە دەنگی ملەتی خۆیان دائیم بەرامبەر دەنگی و داخوازی ملەتی خۆیان ڕاوەستاوە لەبەرەوە تاکو ئێستا پارتی گەرچی پارتیش ئەنی گۆڕانکاری لە لێدوان و ئەویان نابێ پێم وایە دوجار لێدوانی کاک مەسعود دوێنێ پشتیوانی ئەوەیە چەند مانگێک دواخرێ احتیمالە پارتی بچێتە ناو پرۆسەکەەوە بەڵام تەبەنەوە شتێکی خراپە هەم بۆ بەغدا و ئالێتی دواخستنی ئێمە علاقەمان ئێمە کۆمەڵی دادگەری پێمانوتون ئێمە لە 2005ەوە کە باس لە ڕەشنووسی دەستوری کوردستان کراوە کۆمەڵ خاوەن ئەو ڕایە بووە کە
کە ڕۆژی هەڵبژاردن لە دەستورا دیاری کرێ 4 6 هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێ بۆی ئاوا درێژکردنەوە و تەسویف و دواخستون و تاخیربوونی بە دوادا نێت باش ئەم پرسە زیاتر پرسی بۆ یەکێتی و پارتی ئەوە دواتر نامێ جارێ لێو پرسم بۆچی بۆیان دواخرێ بۆچی بۆ حزبی تر دوا ناخرێ باشە ئەوە دواتر زۆر بە درو درێژی و چکە پێویستمان بە هەندێک پرسیاری جددیە کە وەڵام بدرێتەوە بۆ بینەران بەس حەزەکەم ئەوە بڵێم کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەی کە دەزانێت جوڵەیەک هەیە بۆی کە هەڵبژاردن دوا بخرێ ئەمێ بزانم ئەم ئامادەکاریەتان لە چییە؟ ئامادەکاری خۆمانەکەین ئێمە لەگەڵەوەی هەڵبژاردن لە 6 بکرێ هەڵبژاردن بکرێ باڵێ باشە ئامادەکاری خۆمانەکەین و ئیشی خۆمان کردووە و یەکێ لەو پرسانەی دوێنێ باسمان کردو کۆمەڵە بڕیارمان لەو ڕۆ داوە و لیژنەکانی هەڵبژاردنمان دیاری کردو لە بازەکان و لەسەر لیژنەکانمان لە کە سەرپەرشتی کاروباری هەڵبژاردنەکانەکەن لە هەر 4 بازنەی هەرێمی کوردستان جارێ من تەنها لە ناو کۆمەڵی دادگەریە بەراورد ناکرێن بە هیچ لایەنێکی سیاسی ئیسلامی بێ و غیرە ئیسلامی کۆمەڵی دادگەری ئەگەر بێت و هەڵبژاردن لە ڕۆژی دیاریکراوی خۆیان بکرێت دۆخی خۆی چۆنە بینێ دۆخی کۆمەڵی دادگەری یەک شتە چکۆمە دوێنێش لە میوانی سیاسیمان هەبوو ئەو قسەیمان کرد کۆمەڵ ڕای وایە کە پێداگیری لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن هیچ کات نابەستێ بە دۆخی خۆیەوە واتە دۆخی باش بێت دۆخی خراپ بێت ئەمە وەکو بنەمایەک ئێمە تێیدی پرەنسیبی کۆمەڵە بەڵێ چۆن ئێستا مەسەرەن داوامان کردووە هەموو قۆناغەکانی تری داوامان کردووە بژاردن لە کاتی خۆی بکرێ و من بۆی شەباسیەوەم کرد بۆی جەناب بزانین پرەنسیبە لای ئێمە هەر لەو کاتەوە لە 2008 و 9 کە ڕەشنووسێکی دەستور بەداخەوە کە دوای نەبوو بە عەمەلی هیچ خاوەن دەستور نین ئێمە هەرێمی کوردستان دوای 30 ساڵ داوامان کردو ڕۆژەکە دیاری کرێ و لە قۆناغەکانی ترە حتا لجنە دروست کرا بۆ تعدیلی و ڕەشنووسە و دیسان لەوازام لە خولی سێمی پەرلەمانیان چوارەم بوو دیسانە و خاڵەمان وەکو مەکتەب سیاسی بۆ نوێنەرەکەمان لە لژنەی دەستور نووسیێتەوە کاک محەممەد ئەمە یەکشتم بۆ ڕوونکەیتەوە ئەڵێ کۆمەڵی دادگەری بە هیچ جۆرێ دۆخی حیزبەکەی نابەستێتەوە بە پێداگیریکردن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە هەر بارێکان ئەتەوێ ئەوم تێبگەێنی هەر پارتێک لە هەرێمی کوردستان کە ئێستا داوای دواخستنی هەڵبژاردنەکە ئەوە دۆخی ناوخۆی ئەو حیزبە خراپە؟ من ناڵێم دۆخی ناوخۆی حزب خراپە یاخود حزبەکە بۆ خۆی لە دۆخێکی باشانە حزب هەیە کەمبوونەوەی پێقەبوڵ نییە باشە مەبەستە خراپەکەمە بەستمانەوەی بۆ نمونە ناخر تەماشاکە یاساکە گۆڕانکاری بەسەردا هاتووە یاسای هەڵبژاردن بە پێی قەراری محکەمەی فیدرالی بەڵێ دووسێ گۆڕانکاری جەزری بەسەردا هاتووە ئەو گۆڕانکارە جەزریانەوە ئەکا پێگەی حزبەکان گۆڕانکاری بەسەردا بێ ترسیان هەیە بۆی داوای دواخستنەکەن ئەوە لەوەی هۆکارێک بێ بەس لەوەی حزبەکە دۆخی ناوخۆی باش بێ من نازانم حزبەکانی دۆخیان چۆنە بەس من ڕای حزبم لایە دۆخی ناوخۆی خراپە تەئیدی غیری یەکێتی و پارتی تەئیدی تەجیلەکە لەبەرەوە ئەڵێ بەشکەم دۆخەکەم نەختێ باش بێتەوە ئەمن بەڕاستی ئەمە من پێش بەرنامەکەش لەگەڵ جەنابتانە باسی ڕازگۆیمانە کرد لەگەڵ خەڵکە من ڕازگۆ نابم کاتێک وەزم باش بێت پێداگی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرم وەزی حزبەکەم باش نەبێ پێداگیری نەکەم لە ئەنجامدانی هەڵبژاردن بۆمە ڕوونەکەیتەوە ئەو وشەی ڕازگۆیە یعنی کەواتە بەرپرسێ لەم هەرێمی کوردستانە ناڕاست لێدوانەیە لە بەرژەوەندی پارتەکەی یاخود حیزبەکەی چۆنە من ئەمە ڕایەکی شخصی خۆمە لەوەیە بۆ خۆشم لێتان پرسیم یان خۆشم باسم کرد کە لەوەیە مقابلات لێدوانم کەم بێ ئەم پێم وایە ئەوانەی لە میدیای کوردی دەرکەوتون ئەم با بڵێن 10 ساڵە زیاترە لەوەتی لەختێ میدیا ئازاترە و سۆشیال میدیا پەیدا بووە وە نییە ینی کە منەوانن ڕازگۆن لەگەڵ ملەتە جا من کەس دەستنیشان ناکەم و حزبێکی سیاسیژنا لەوێ لە هەموو حزبەکانە هەبن ناڕازگۆ بن لەگەڵ ملەتە و بەتایبەت لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا لە کۆمەڵی دادگەریشاتایەتی احتیمالە لە کۆمەڵی شا هەبێ نوێنەری کۆمەڵ ببێ
لەگەڵ دروشمەکانی انتخاباتە کە بەرزی کردوێت و لە شوێنەکان و توێتی دوای ڕازگۆ نەبوو بێ هەیشە لەوەی لەگەڵ حزبەکە خۆیان هەندێ مەبادی ئێمە حزبی خۆمانمانەیە احتیمالە ڕازگۆ نەبوو بێ ئێنە سەرێ یەکێک لە تەوەرە زۆر گرنگەکان کە باز لە حیزبە ئیسلامیەکانەکەین لە هەرێمی کوردستان پێشەکی باو پرسیارە بکەم بۆ هەرگیز لە هەرێمی کوردستان ناتوانین گوێبیستی ئەوە بین کە حیزبە ئیسلامیەکان بچنە پاڵیەک بەمانای یەکبووننا بەڵام بەمانای یەکدەنگی یەک لستی بەڵێ یەک لیستی لە هەڵبژاردنا کە پێی دەوترێ یەکدەنگی بۆ خۆی یەکبوون قورسە پێم ینی پێم وایە شتێکی ئاساییە هەیش بووە پێکەوە بووین بەس باسی ئێستا باسی ئێستاکەی بەڵام هەیش بووە لە هەندێک لە قۆناغەکان ئێمە پێکەوە بووین ئێمە یەکگرتو بە یەکۆ بووین بڵێن لە 92 کاڵ بژاردن کراوە لستی ئیسلامی بووە ئابرایان کەوکات ینی ساڵانێکی زۆری بەسەراتی خوان بووە لەگەڵ بزوتنەوەیە پێکەوە لستێکیانە بووە دوای ئێمە و یەکگرتو لستی چوار لایەنە سیاسەکە کە زەحمەتکێشان و سۆشیالیسم بۆ دروستمان کردووە تا پێکەوە بوو جارێ من باسی باشە لە ئیسلامیەکانە ئەخدەی باشە منیشەوت بوو ئەڵێم لە کەرکووک پێکەوە بووین انتخاباتی پارێزگاکان ئێمە یەکگرتو یەک لسمانە باشە ئیجابیاتەکان بۆ بژێری چی بوون بۆ کەرکووکیان بۆ من باسی بە شێوەیەکی گشتی بۆ دەنگدەرە ئیسلامیەکە واتە چوارچێوەی دەنگدەرە ئیسلامیەکە کە لە دەرەوەی دەنگدەری هەردوو حزبە ئیسلامیەکە یان هەرسێ حزبە ئیسلامیەکە یان لایەنە ئیسلامیەکان وەکو چۆن زۆر جارەڵێن وەک بڵێ چوار گۆشەیەکی ڕوومادی هەیە این دەنگدەرێشتان خۆی یەکلا نەکردوێتەوە لە ناو دەنگدەرە ئیسلامیەکەیشە غەیری دەنگدەرە ئیسلامیەکان خەڵکێک هەیە کە چاوەڕێی ئیسلامیەکان پێکەوە بن دەنگی بۆ ئەو لستە بێ ئەمە واتایکێ لە ئیجابیەکان کە بە یەکۆبین ئەوەی یەکێ لە ئیجابیاتەکانە بەڵام پێکەوە نەبوونیش ینی لەبەر دوو حزبی سیاسی جیاوازی ئەجندای جیاوازت هەیە لەوەی ئەو 4 ساڵە بۆ نمونە مەسەرەن شێوازی کارت جیاواز بوو بێ وانە لەوێ زەحمەتە تۆ بۆ لەو مانگای بتوانانی بە یەکەوە لست ئەگەر باسی ئێستا بکەین بە دیاریکراوی کە هەرێمی کوردستان بە قۆناغێکا تێپەڕی هەرگیز ساڵانی ڕابردوو ئەمەی نەبووە ینی کۆمەڵێک بابەت هاتوۆتە پێشەوە کە هەرگیز نە بەرپرسان و تەنانەت میلەتیش بۆ خۆی چاوەڕێی نەکردووە بۆ ئەم دۆخەی ئێستا کە هێندە هەستیارە حیزبە ئیسلامیەکان ئەگەر بیر بکەنەوە پێکەوە بە یەک لیست بەشداری ئەم جاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن هەست ناکەن ڕەنگە لە غەیری ئیسلامیەکانیش بۆ خۆی لەبەری ئێوە یەکدەنگە بن لەبەر سزادانی ئەوان بێن دەنگ بە ئێوە بەڵێ من پێم وایە لەو چوار گۆشەی باسم کرد کە خەڵکێکن دەنگ بە لستی ئیسلامیکەواتە بۆ ناکەن مادەم نەک هەموو دەنگە ناڕازیەک چاوەڕێی ئیسلامیەکان پێکەوە بن هەندێک جار ڕخنەوەمان لێگیرە بۆ لستی ئیسلامی ئەوەش هەیە بۆ لستی ئیسلامی مشکلە ئێمە کەی ئەوەیە ئیسلامیەکان ئێمە ناڕازیەکان مەسەڵەن هەوڵێکیشە بوو ناڕازیەکان پێکەوە بن بەداخەوە هەندێک لەلایەنە ناڕازیەکان و کە دەهۆڵی ئۆپۆزیسیۆن بوون و قسەی زۆرەکە نەهاتن بۆ ئەو کۆبوونەوەی کە ئێمە لایەنە ناڕازیەکان پێکەوە بین بۆ مژمێری لایەنە ناڕازیەکان ئەمە ناتوانم زۆر چونکە نازانم ینی حەقەتەن بڵێن ئەوانەی کە ئەو هەوڵەیاندا و لایەنە ناڕازیانی کوردستان کۆکەنەوە ینی یەختێ جۆرە بەڵێنێکیان وەرگرتووە تەفسیل نەڵێن من تێبینیشم لەسەرەوە هەیە بەس من چاوەڕێم خۆیان ڕۆژێ لە ڕۆژان کەشفیکەن کێ هاتوو کێ نەهات کۆمەڵ ئامادە بوو کۆمەڵ ئامادە بوو و بڕیاری سەرکردایەتی کۆمەڵ بوو کە لستێکی ناڕازی لە کوردستانە دروست کرێ و کۆمەڵ هەوڵی بۆ بدا بۆی بۆ کۆبنەوەی چوین هەندێک کەسایەتی دڵسۆز هەندێک کەسایەتی کە پەرلەمانتاری پێشوو بوون لە هەرێمی کوردستان لە عێراق لە هەموو لایەنە سیاسەکان ئیسلامی گۆڕان مەسەلەن لایەنی تر ئەوانە هاتن بەسەر چەند لایەنێکی کوردستانی و ئۆپۆزیسیۆن ئاگەڕان کە ئێستا هەن وهێشتن لستیان دروست کردووە گەڕان ئیتر ئەوان با ڕۆژێ خۆیان حتمما گوێم لێهگرن یان زن ئابتانەتوانن ئەو دەستە بدۆزنەوە بیان دوێنن کێ بوو نەهات بۆ نەهات کاریگەری دەسەڵات لەسەر نەهاتنەکەیان چی بوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە یان لەگەڵ هەموو حیزبەکان لەگەڵ کۆمەڵی دادگەری کە پێکەوە کۆبوونەوە ئۆپۆزیسیۆنیان پێوترێ یان
ئەوەی کە ئێستا پەیدا بووە و لیستی تازەیە و دەوێت ڕۆلی ئۆپۆزیسیۆن ببینێ. ئەوەش قسێکی ترە لەبەرەوە ئیسلامیەکان ئێمە دوو ڕای جیاوازمانە بووە حەقەتەن ئەم قۆناغا بۆ ئەم قۆناغا داوای لیستی کۆمەڵ لەگەڵ یەکگرتو بزوتنەوە بۆ نمونە پێکەوە پشتە پاڵێکتری بە ڕێژەی لە 125 ناتوانن بەدەست بێنن. من نازانم چەند بەدەستێنی ئەگەر تۆ لەسەر دەنگانی پێشووتر حسابی بکەیت دەبێت دیراسە چووکە دروست نەبووە لیستەکە لیست کە دروست بوو یان ئەمەلێکە بوو بۆ دروست بوونی توانین دیراسەوە بکەی بزانین چەندێکە هێنێ بەس من تێیدی و قسەی تۆ ئەەکەم و پێم وایە ڕێژەیەک لە دەنگدەر کە پاشخانێکی ئیسلامیانەیە یعنی چاوەڕێن ئیسلامیەکان بە یەکۆ بن و دەنگیان بۆ ئەوان بێ واتە تۆ بەبوونی لیستێکی ئیسلامی ئەتوانی ڕێژەیە کەم زۆر کە دەنگ نادەن کە مقاتعاکەی بیهێنی بۆ ئەم لیستە بەڵام ئەو کات حزبەکانیش جیاوازە ڕایان و ئازادن یەکگرتو بۆ هەڵبژاردن داوای بەرەی کرد بەرەیەکی سیاسی نەک یەکلیستی ئەمە لەکەیە لەم بۆ ئەم هەڵبژاردن بۆ ئەم هەڵبژاردن بەڵێ ئێمە داوای یعنی ئەلانیشیان کرد ئێمەش داوای یەکلیستیمان کرد و چی یەکلیستێکی ئیسلامی چی یەکلیستێکی لایەنە ناڕازیەکان ئیتر هەردووکی بەدەم دەستمانەوە نەهات ینی نەگەیشتن ئەوەی ناڕازیەکەم بۆ باس مەشروعەکە ئێمەش لەگەڵ مەشروعی برایانی یەکگرتووە یەکی ناکردەوە چکە برایانی یەکگرتو ئیجابیاتیان لە بەرەیە ئەبینی بەرە شتێکی سیاسی اتفاقی حزبەکانە لە کۆمیسیۆنە هیچ کۆمیسیۆن تەحالوف و هاوپەیمانی هەیە و یەکلیستی هەیە بەڵام لەوەیانە بەس ئەوانش پاساوی خۆیانیان هەبوو حتا هەندێک لە پاساوەکانیان لای ئێمەش جێی بەهاتە کۆمەڵ و یەکگرتو جیاوازیان زۆرە بۆیە ناتوانن بە لیستەدا بەزن کۆمەڵ و یەکگرتو جیاوازیان کەمە جیاوازی کەمی کەواتە دەگەێنێتە نەتیجە جیاوازیان کەمە تۆ لەو کاتۆ جیاوازیە جیاوازی نه یەک جیاوازیم بۆت بژاردووە ئەڵێم بۆ ئەوەی چۆن نا ئەمە لێم فراوان مەکە ئەڵێم بۆ ئەوەی چۆن پێکەوە بین لەم هەڵبژاردنە دوو مەشروعی جیامان هەبوو دانیشتین دوو مەشروعی جیاوازیە باشە لەگەڵ بزوتنەوەی جیاوازتان زۆرە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی برانی بزوتنەوەی ئیسلامی ینی لە هەندێک قۆناغ لەگەڵ ئێمە یەکگرتو لەوەی جیاوازیانە بێ یەکەم لەم درەنگە لست و لە کۆمیسیۆن گرفتێکیانە بوو خۆتان نەزانوانە گرفتێکیانە بوو لە تەجدیدی کیهانی سیاسی بەڵام لەسەر ئاستی پەیوەندی چۆنن پەیوەندی خراپنین ئەمە لەگەڵ خراپنین یعنی زۆر باشش نین لەوەیە ئاسی پەیوەندی ئێمە و یەکگرتو باشتر بێت لە پەیوەندی ئێمە و بزوتنەوە پەیوەندی بۆ هەیە کە بزوتنەوە زۆر پاشەکشەی کردو لە بابەتی دەنگدان و زۆری ڕێژی هەواداران بۆیە کۆمەڵ ئێستا زۆر خونچەخان هەندێک جار بازنەی کارکردن علاقاتی زیاترت بۆ پەیداکە بۆ نمونە ئێستا ئێمە و یەکگرتو هەردوو ئۆپۆزیسیۆنین باش لە پەرلەمانی کوردستان هەبووین لە ئەنجومەنی پارێزگاکان یەک لیست بووین لە بەغدا هەردووکمان تەواجودمانەیە ئەمانە ئەواسری پەیوەندی زیاترت بۆ دروستەکە برایانی بزوتنەوە لەوەی لەم قۆناغە لەوانەیان نەبوو بێتن ینی ئەگەر پەیوەندی حزبی و پەیوەندی ئیسلامی برایەتیمان لەگەڵ برایانی بزوتنەوە و برایانی پەیوەندی ئیسلامی کە ئێستا پەیدا بوون لەسەر ئاستی ئۆپۆزیسیۆن بوون کامتان کاراتر بوون ئێوە یان یەکگرتو وەک ئۆپۆزیسیۆن باسەکەم ئەم پێم وایە ینی هەردوو لامان ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی بووین و چالاکی هەردوو فراکسیۆنەکەمان ینی چکە قۆناغێک مەسەڵەن 16 پێشتر ئێمە و یەکگرتو و گۆڕان لە ساحە بووین لە شەقام بووین وانە باش هەندێ ناڕەزایەتی هەبووە ماوەیە مەسەڵەن مامۆستایانی ناڕازیە و دەستانەی کەوە ینی ئەوەی کە لەم بەتایبەت لە زۆنی یەکێتی کرا سەبارەت بە موچەی مامۆستایان و ناڕەزایەتی مامۆستایان پێم وایە ینی ئەوانەی هاتوونەتە لای ئێمە هەم ئیشادەیان کردو بە ڕۆڵی خەڵکی ئێمە و هەم یەکگرتو ئیسلامیش ڕۆڵی هەبوو وەکو لایەنی ئۆپۆزیسیۆن ئێستا ناتوانم تەفزیلی جوڵەی کۆمەڵت بۆ بدەم بەسەر یەکگرتو ئیسلام هەردوومان دوو لایەنی ئۆپۆزیسیۆن بووین و ئاگامان لە یەک بووە و لە ڕووی کاری ئۆپۆزیسیۆنەوە هەماهەنگی و تەوافقمان زیاتر بۆ وەکو لەگەڵنەوەی نوێە باشە کەواتە هەردووکتان بە پێی مروری زەمن دوو ئۆپۆزیسیۆنی کارابوون زۆریش چالاکتان هەیە زۆرتان چالاکی هەبوو پێکەوە جیاوازێکی ئەو تۆشتان نییە
ینی زۆرترینی خاڵەکان تۆ بۆ من باسەکەی خاڵی لێک نزیک بوونەوە ئەگەر خۆت قەنەعەتە بە وەڵامەکانی خۆ دەبێتکەواتە بۆ ناتوانن لیستێکی یەکگرتوو دابمەزرێنن ئەمە بۆ هێندە قورسە کە ئەوەندە لێک چوون و نزیک بوونەوەتان هەیەک پرسیارەکەی من لەویا دروست دەبێت والله جا ئێستا تۆ دەتەوێت من دیسان بڵێم ئێستا لەم قۆناغە برایانی یەکگرتوو بۆم شەرح کردی تومێمە داوای یەکلیستیمان نە باسی ینی با من ڕوون پێ بڵێم قۆناغی پێشتر هەڵبژاردننی پێشتر برایان یەکگرتوو داوای یەکلیستیان کرد ئێمە نەمانە کرد کۆمەڵ نەیکرد باشە ئەم جارە برایانی یەکگرتوو نایکەن یەکلیستی ئەگەر کۆمەڵیش داوای بکە لەگەڵ بڵێمە ینی یاڵانمان کردو لەسەر کردایەتی بۆ ئەم جارە بەڵێ بۆ ئەم جارە برایانی یەکگرتوو نایکەن بەڵام ئەمە خلافێکی سەرێکی نییە لە نێوانێمە چونکە ئێمە اتفاقمان هەیە کە تەبابین برابین لەم هەڵبژاردنە هەماهەنگ بین و هەردوو دەستگای هەڵبژاردنمان ڕاست پاردووە کامل هاوکار و هەماهەنگی یەک بن کۆتایی دنیا نییە هەلو مەرج بۆ کوردستان وایە ئەگەر نهرێمە و دوو لایەنە بڕیارماندا لە کەرکک بەیەکەوە بووین و بەیەکەوە بووین و تا ئەخیریش پێکەوە بووین بەڵێ نەتیجەمان باش نەبوو بەس لەوەیە هیچ زەرمەند نەبووین و جێ شانازی بۆ کە پێکەوە بووینەمە و یەکگرتوو لەبەرەوە ئاسایشە ینی ئەم قۆناغە بۆ سیاسەتی یەکگرتوو ئاخوازێ یەکلیستی نەکا لەگەڵ کەسە ئاسایە بۆ قۆناغێ بۆ ئێمە وای خواستووەکەوە وابین لیستی خۆمانمانە بێ لیستی خۆمانمان هەیە باشە کێ شالاک بووە بابیڵێنەوە بۆ دەنگدەر بۆ دەنگدەر خۆی پێتان بڵێ ئەیکەمە کۆتا پرسیار دەربارەی پارتە ئیسلامیەکان دوایەوە چینە تەوەری زۆر شتە جێژ پێچات بەمە ئەمە تەوەری یەکەمە بێگومان ئەچینە سەر تەوەرەکانی ترینانە پێچانەوە نیە بەڵام بینێت پێویستی بە هەندێک وەڵامی وازەحە چکە زۆر گرنگە شتت پێ بڵێم حەزەکەم ئەگەر شتانی برازکە ئەمەی برازکەن علاقەی ئێمە و یەکگرتوو ینی لەوەتی ئێمە و یەکگرتوو هەین ینی کۆمەڵ و پێش کۆمەڵیشکە وەکو بزوتنەوە ئێمە لە ناو بزوتنەوە ئیسلامیە ینی لەوەتی یەکگرتووش خۆی ئەلان کردووە لەو کاتەوە تا ئێستا من پێم وایە هیچ کات وەکو ئێستا جۆرە تەبایی تەفاهم عیلاقات ینی لێک تێگەیشتن لە نێوانمانە نەبووە پێشم وایە دوور لە حەساسیت حەزازیت ئێستا من کە قسەت بۆکەم ئەغلبی خەڵکی ئێمە خواستی ئەوەی یەکگرتووی ئیسلامی سەرکەوتنی زیاتر بەدەستبێنێ و پێشم وایە هەمان شێوە بۆ یەکگرتوو بۆ نمونێمە لە بەغدا کورسیەکمان بەدەستێنە وانە بە زۆر دڵخۆش بووین کە برایانی یەکگرتوو 4 کورسیان بەدەستێنە باشە لە ڕێژەی دروستبوونی دەنگدەرانە بۆ ئێستا لە نێوانی یەکگرتوو کۆمەڵە کامیان هەواداریان زیاترە کامیان دەنگدەری زیاترە لە بینی یەکگرتوو کۆمەڵاڵم لە هەرێمی کوردستان من دوو انتخاباتی پێشومان هەیە دوو انتخاباتی نەتایجەکان پێخاباتی کوردستانمان هەیە خۆتەزانی ئێمە 7 کورسیمان هێناوە برایانی یەکگرتوو بزوتنەوەی ئیسلامی پێکەوە لەگەڵ بڵێن لیستی بچووکیشە بووە لەگەڵیان بووە ینی 5 کورسیان هێناوە ئەمە دۆخێک بووە ئەمە مەرج نییە لەوەیە بۆ ئەو دۆخەوا بووبێ انتخاباتی عێراقیشمان هەیە برایانی یەکگرتوو 4 کورسیانەوە ئێمە 1 کورسیمان هێناوە بەڵام انتخاباتی عێراق هەلو مەرجەکەی و شێوازی هەڵبژاردنەکەی و وەنیە ینی فرەبازنەیەکەی و ئەوانە ڕۆڵە بێنن چونکە بەپێی داتاکانی لای ئێمە لە لایەن ئەوەی هەڵبژاردنمان کە ئێمە دەنگمان لەو بازنانەی بەشدار بووین کەم نەبووە چوەیەکێ لەوەی کە سایتەکان و پەیجە ئیعلامیەکان بە هەڵا تێکەوتون دێن کۆی دەنگی کۆمەڵ لە هەڵبژاردننی عێراق تەعمیمەکەن بۆ بەسەر کۆمەڵە لە کاتێکە ئێمە لە 5 بازنە بەشدار بووین کوردستان 18 بازنە بووە نیە سیان زەمان جێشتوی لە 5 بەشدار بووین ئەم پێنجە نوێنە ینی تەمسیلی دەنگی تۆ ناکات لە انتخاباتە بۆ نمونە برایانی یەکگرتوو لە 6 بەشدار بوون ئەو دەنگانە تەمسیلی دەنگی یەکگرتوو ناکات لە هەڵبژاردنە بەڵام من پێم وایە ینی بتەوێ وەکو چاودێرێ لێم بپرسی پێم وایە دۆخی برایانی یەکگرتوو لەوەی ئەم هەڵبژاردنە لە بەراورد بە هەڵبژاردننی کوردستان گەرچی لەگەڵ بزوتنەوەش پێکەوە بوون باشتر بێ باشە
قسەکەی من لەسەر ئەوەیە بۆ ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان پێ دوایە کە خەڵکی توانا و حوسڵی ئەوەی ماوە ئەبێ بیر بکاتەوە لە بروی لە 5 بازنە بەشداریان کرۆ بۆیە دەنگدانەکەیان بۆ نمونە ڕێژەکەیان وا بووە و لەوەنە بازنە بەشداریان کردووە جگە لەوەی ئەو خەڵکە دەنگەدا زای چۆنە ئێستا دەنگدەر محدودە خۆ دەزانین 120 کوردستان دەنگیان داوە نیە ئێستا ئەمە لێ بدرێتە خەڵک کە ئەم گۆڕانکاری کە لە بەغدا کراوە دەبێت تۆ دەنگدەر تەشجیعکەی ڕێژەیەکی تر لەوانەی لە ماڵ دانیشتون بین بۆ سەر دەنگدان ئیتر ئەمەی کە هەیە ئازادە ئیتر ئەوە کۆمەڵە و کۆمەڵە هەڵوێست و مۆقفەکانی دیارە یعنی سەر تەوەرێکی گرنگتر منەوەندە هەڵێم ینی ئەو جارێش بۆ برادێتر و بۆ ئەعلامێتر قسەم کردو ئەڵێم ینی خۆ کۆمەڵ هیچ شتێکی شەرمەزاری نەکردووە شەرم بکا بە خەڵگرە دەنگم لەوەتی هەیە لە ئینی لەگەڵ خەڵکا بووە ئادەی لە چیا لەگەڵ خەڵکانە بووە ئەی بۆ دەنگ ناهێنن دەنگ چی نایێنین بۆ دەنگێکی زۆر نایێنین بۆ ئێستا دەرەکەوە چۆن تەزویرەکرێەوە کاتە ساختەکردنێکێکە لە هۆکارەکە ساختەی ناکرێت لە دەنگدانە ئێستا لایەنە دەسەڵاتدارەکان داوای شەفافێت و پاکێتی و بێگەردی انتخاباتەکەن باشە کاک محەممەد دەچینە سەر بابەتی محکەمەی ئیتیحادی بالەوە دەست پێ بکەم تا چەند لە لای کۆمەڵەوە قوبوڵ کراوە کە سکاڵایەک لە محکەمە ئیتیحادی تۆمار بکرێ بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان باشتر بکرێ جارێ بە شێوکی گشتی ئەوە چۆنم بابەتە وڵای ئێمە چەخانە ئێمە قوارەیەکی دەستوری سەر بە عێراقین هەوڵێکماندا جیابینەوە هەوڵەکە فەشەلی هێنا و دوایش ئەوانەی نوێنەری بڵێن ملەتی ئەمە بوون دامەزراوەکانمان هەمووی تاکیدیان لەوە کردو کە ڕویان لە بەغدا کردەوە چونەوە بەغدا و هەمویان عێراقی بوون و جەختیان لەوە کردەوە کەواتە لایەوە قبول کراوە لای هەمومان کورد هەمووی قبولی کرد جاری باسی کۆمەڵەکە هەموو کۆمەڵیش بەڵێەوە قوارەی هەرێمی کوردستان هەرێمێکە سەر بە دەوڵەتێکە دەوڵەتێکی ئیتیحادی فیدراالیە کە عێراقە ئەمەش محکەمەیەکی فیدراالی هەیە ئەم محکەمەیە کاتێک کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان کاتی هاوارەکەین لەوەتی هەین پەرلەمان تەمەند درێژ مەکەنەوە با حورمەتمان لە دەرەوە بمێنێ با ڕێزمان هەبێ با ئەم دامەزراوانە ڕێزیان بگرین با حورمەتیان بگرین ئەم دەسەڵاتە دائنشتن و شەو ڕێکە کەوتن و تەمەنی پەرلەمانیان درێژە کردووە تەمەنی حکوومەتیان درێژە کردووە تەمەنی چیان درێژە کردووە کاتێک کە دادگاکانی هەرێمی کوردستان ئەمریان لە حزبەوە بدێت کاتێک کە پلەبەرزێکی دادگا ئەچێ لە بارەگایەکی حزبی لە خوار مەسئول حزبەکەەوە دانشێ وەکو تەلەبە و قوتابی کاتێک کە کارێکی وا کراوە کە هیچ متمانەیە بە بڕیاری دادگا و دەیان خەڵکی گەندەڵ هەیشەکە بڕیاری بۆ دەرچووە بکوژ هەیە بڕیاری بۆ دەرچووە ئەمانە هەمووی ئەسوڕێنەوە ئەم داڵدەی بەشێکەدا زۆنێک داڵدەی بەشێکەدا زۆنێک داڵدەی بەشێکی کادا ئەو هیچ ڕێزێک بۆ دادگا بۆین خەڵک متمانەی بە دادگای هەرێمی کوردستان نەماوە و دادگایەکی شەیە بە پێی ئەو قانونە بە پێی ئەوەی کە تۆ وەزیرەکانە دەنێری لە بەغا وەزیرن هەر بەو قانونە بەو دەستورە دادگایەکەی لە بەغدا سکاڵا وەرەگرێ ئەم ملەتە چی بکە کاتێکە ئەم پەرلەمانە درێژیەکەنەوە بێماهێت یەکەن بێ نرخ یەکەن بەداخەوە پەرلەمان بێ نرخرا ئێستا من بۆیە ئەڵێم خەڵک هان بدەین هەیبەتێ بۆ پەرلەمان خەریکە گەڕێتەوە بەو قەراری محکەمەی فیدرالی با لەم هەڵبژاردنەیە خەڵک زیاتر بێتە سەر سندوقەکانی دەنگدان لەبەرەوە بەڵێ محکەمەیەکە و دەستوور ڕێداوە تا سەر بە عێراقین ئەو دەبێ بگەڕێنەوە پارتی دیموکراتی کوردستانەڵێ بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی بۆ لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستانە بە مانایەکی تر دەیەوێ یەک ڕێزی و یەک پارچەی لە هەرێمی کوردستان نەهێڵێ ئەو پارتی لە ئیعلام واڵێ ئەگەر نالەوەی پارتی ئێستا مەسەلەن لە هەوڵا بێ هەندێک شت چارەسەر لە پشتی کامێراوە قەرارێکی تری هەیە ئێستا بۆ نمونە گفتوگۆیە لە بەغدا لەسەر هەژماری من خۆ
بەڵێ بڕیاری حکوومەتە بەڵام لەسەر پارتی زیاتر ماڵەوە نییە خۆ دیارە مەسەن یەکێتی نابیستم نا هیچ قسەی بکەن لەو بارەوە نە تەییدیەکەن نە دژینی هیچ تێناگەم لەوەی یەکێتی وانە بەڵام تۆ خۆت تێناگی مەبەستە یان بەڵام لە تیش تێناگا ئێستا ینی چییە ئێستا یەکێتی ئەم بڕیاری حکوومەتە بە یەکێتی شویان بەسین پارتیە ئەوەی هەژماری بەڵێ یەکێتیش لە دوانی کێ لە ڕۆ طبعا نەبێ ئێوەی سیاسەکان ئێوەی ئەعلامیش ئەزانن خۆ من نەمبیستوە ئێوە شارەزا ینی زیاتر ئاگاتان لێ ئەعلامیش لێ دوانێکتان بیستوە بڵێ من شەریکم لە هەژماری منە بەڵام بۆ خۆی ئەو وەڵامە با من با نەچینە سەرەوە بینە سەرمەکەیکە ئێستا لە بەغدا گفتوگۆیە بانکی بەغدا هاتۆتە ناو هەژماری من بانکی بەغدای شیعەکانە معنای چییە؟ معنای چییە؟ واتە گفتوگۆیەکەیە و هەوڵێکەیە حتا من بیستومە یەکێ لە سەرکردە باڵاکانی شیعەکە زانی شیعە چی وتووە وتوێتی من لەگەڵ محکەمەی فیدرالی قساکەم بەڵێم کاکە کاتێک کە دادگا بڕیاری گرتنی نەفرێک متتەهەمێک تۆمەتبارێک دەرەکا بڕیاری گرتنی دەرەکا ئالێتی گرتنی عایدی ئەو نییە لەبەرەوە ئەوان کە باسی تەوتینیان کردووە ئەکرێ ئێمە مەسەرەن عیلاجێ بکەین ئێستا قسە لەگەڵ تیبی ئایا بێتە ناو بابەتەکە لەبەر ئەمە معنای ئەوەیە پارتیش باش هەوڵێکی ترەیە من مەسەلەن لەگەڵ کۆمیسیۆن و لەگەڵ محکەمەی فیدرالی کە تەفسیرە جۆرە لە جۆرەکان کە بۆ پێکاتەی مەسیحی و ینی پێکاتە دینیەکان نەک قەومیەکان تورکمانە بەڵام بۆ ئەوان 5 کورسی ئەوە ڕێک بخرێ معناوەیە گفتوگۆیە لەسەر 100 کورسێکی کە دیاری کراوە لە زمنیا بێ لە سەروی بێ لەگەڵ محکەمە و لەگەڵ کۆمیسیۆنە لەوەی هەندێک لەم قسانە هەبن ئەمە معنای ئەوەیە کە باش ئەمە یەکشت بڵم کاک محەممەد محکەمەی ئیتیحادی مادەم هێندە لە شوێنی خۆیەتی دوو سکاڵا براوەتە محکەمەی ئیتیحادی کە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆژگاری هەرێمی کوردستانیان گۆڕانکاری بەسەراهێنا بۆ کۆمەڵی دادگەری لەو سکاڵانیان نەبوو کە دەزانێت ئەم هەموو ساختەکاری و زوڵم و زۆر و ینی شکۆیان نەهێژوە دامەزراوەکە ناکەن قەیچێک ئاواریش کردویانە ئەوانەی کردویان خۆوانی شەڕسکاڵان نەکردووە یەکێتی نیشتمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی دانێکیان کردووە بۆ بەرژەوەندی خەڵک و ملت نەیان کردووە بەڵێ بێگومان هەڵێم ینی ئێوەش کورسێکتان لە پەرلەمانی عێراقی چۆنە ئێوە ئەو دەست پێشخەرێکتان نەکردووە بۆ ئەو ئێستا چی جوهدێک بەقەدەر ئەو ئەندامەی ئێمەیە لەسەر سێم و چەفەوتاوەکە کام ئەندامی ئێوە ئەو ئەندامەی ئێمە کە کاکسۆرانە هیچ فراکسیۆنێک و هیچ کەسایەتێک و هیچ سکاڵایەک بەقەدەر کاکسۆران لە دوای ئەو پرۆسەی سێموچەی خەڵک نییە باشە بۆ سەرپشتان نەکرد لەوەی کە بچێت لە دادگای فیدراڵی ئەو دادگای سکاڵا ئێمە پەرلەمانتارانمان لە هەموو کاتێکا لە جوخزی چەند خاڵێکا سەرپشت کردو بۆ هەموو کار و ئەگەر بۆ نمونە ڕاستپێرن بۆ ئەرکی بەقسەتانەکە چۆن دەکرێت کاک محەممەد ینی خۆنچەخان ڕاست ناڵێم هەموو کۆمەڵ بەس زۆر بمان کە بەتایبەت بڕیار بەدەستین ینی من ئافەسەی هەندێشت پێمان خۆش نییە لەبەرەوەی حزب وای کرێمەش بڕۆین ئەو شتێکی کردووە بەڵام دەبێ پێتان خۆش بێ و دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێک گۆڕانکار پێ ناخۆشە ینی وا لە من دەربێ پێ ئێمە دەستخۆشیەکەین مادامەڵی پەرلەمانتارێکی زۆر کارامانێ و بە تایبەتی لەسەر موچەفەوتاوەکە مەبەستەکەم وایە دەکرا لە ڕێگەی بۆ هیچ میدیاک نییە شەوانیانەوە مەسەلەن پەیجەکەی ئەوەی و هێشمە ڕاستمان سپاردووە ئەمە بە کاکسۆرانمان تۆ تا سکاڵە لەسەر سێموچەکە بڕۆ لە محکەمەی فیدرالی و پێشم وایە نامەی بۆ محکەمەی فیدرالی ناردووە ئەگەر لە حاڵەتێکە بەس کاکسۆران پیاوێکی میهەنیە کاکسۆران بەشایەتی ناحەزەکانی پەرلەمانتارێکی میهەنیە بۆچی یەکەم جار بەشایەتی ناحەزەکانی ئەڵێ وا دائیمە ناحەز شایەتیت بۆ داوە بەڵگەی بە قوتی و بەهێستا بۆ لە لای خۆتانەوە دەست پێ بەڵێ ینی بۆ یەکەم جار بەشایەتێکی خۆتان دەست پێ ناکەن ئەو قسە ینی ئەوەی ئێمە هەر تەواو شایەتی ئەمە بۆ چییە ئێمە نوێنەرمانە و پەرلەمانتارمانە بەس ئەگەر بێت نەتوانێت ئەگەر بەگوێتان نەکات ئەگەر مزایدەی حزبایەتی بە بەسەریەکە باش ئێمەش ئەو منەتە بەسەر خەڵکاکەین تاکە پەرلەمانتارێکمان لەسەر خەڵک لەسەر قسەی حەق لەسەر مافی خەڵک لە پەرلەمان دەرکرا کاکسۆران عومەر بووانەوە بەڵێ وابوو بەس ئەتوان تێبینێت ڕۆژێک ئێمە لەوەیە هەبووینەوە لەوەیە تەسحیمانداوە ئیسلامی لەو کاتەیە کۆمەڵی دادگەری لەو کاتەیە بۆ ئەم بابەتەی زۆر گەورە نەکرد کە بزەبت لەسەر بۆ گەورەمان نەکرد بۆ بەقەدەری گەورەمان کرد بەسەوە حزب و لایەنە سیاسیەکانی ترە کە ستەم لە
لایانی تر بکرێ بێ دەنگ و بێ هەڵوێست و بێ مووقفن باشە بەڵێ. پرسیارێکی خۆمانەی بەس با من یەکشت بڵێم باشە زای چۆنە ناکرێت کە سکاڵای کرد ببێتە پەرلەمانتار من بەسم یەکگرتو نییە خۆر یەکگرتو نییە باسی سکاڵا و ئینەکەوە نیە نەخێر نەخێر یعنی هەست دەکەم خەڵخواخوای 2 ساڵ حزبێ سژنیکاو ببێت بێتە پەرلەمانتار قەیچێکە من ڕۆژە بەیەکوتم دەی بە قەیچێک هەندێکی سژ بوو نەبنە بکاندیت یعنی بۆ ئێستا ئەم قەزیە بفرۆشرێتەوە بەم ملەتە دەی سکاڵایە کراوە یان حتا کۆمەڵ سە کاک سۆران ئەو سێموچەی هێناوە ئیسە من بۆ بێم ئەمە بفرۆشمەوە بەم ملەتە یان ئەمە بکەمە دەستکەوتێک و وەزعێک و بەسەر ئەم ملەتە بیفرۆشمەوە باشە ملەتێکی مەحرومی مەزلومی ئەوە با مەسەلەن پس ئەمێ بزانم هەوڵەکانی ئەو پەرلەمانتاری ئێوە شەڕە لەسەرەوەی کێموچەکەی هێناوە دووباری شەڕ نییە لە میدیاکانە لە میدیای دەسەڵاتدا میدیای ئەو سوشیال میدیای کە هەیە من شەوانە شەڕە بینم و قسە بەیەکە بینم کە لەسەر ئێمە موچەمانەوە لە ئێمە موچەمانیان ڕای محەممەد حەکیمی وتەبێژی کۆمەڵی دادگەری ئەڵێ کامیان محەممەد حەکیم لەگەڵ وتەبێژ ئاجیایە بەدڵی خۆکەم وتەبێژ کاتێک کە بڕۆمە مەکتەب سیاسی هەر پرسێکی تۆ هەبوو ڕێی مەکتەب سیاسی وەرەوە کاتە بێتەوە ناتوانانی بەبێ پرسی ئەوان بڵێ هەندێک شت هەیە بەعاتوانم بەس هەندێک شت هەیە زەقە ناتوانم باشە ڕای شخصی خۆتم پێ بڵێ کێ ئەم موچەفە و تاوانی گەڕانەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سکاڵای جەماعەتی ستاندەر بوو سکاڵای یەکگرتووی ئیسلامی بوو ئەوەی من ینی ئاگام لێتی لەوەی هەندێک معلوماتم نەبێ مەسەڵەن هەندێک سکاڵای تر کراوە باشەوەی پەرلەمانی کوردستانی جوانە ئینەوەی نوێژ سکاڵای هەبوو نەبوو بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان بەڵێ بۆ درێژکردنەوەکە باشە کاک دکتۆر یوسف ئەی با دەبێ هەموو بنرخێنین وانە بەڵێ چکەمانەوەی هەنگاوە ینی ئینساف خێر و بۆ گەڕانەوەی شکۆی دامەزراوەکانی ئێمە دەبێ ینی حملێ شتی چاک کراوە یانە باش ئەم هەنگاوانە ئەکرێ بەرەو سکاڵاکەیەکێتی نیشتمانی مەسەڵەن کاک زیادەکی ینی هەموو جۆرێ لە پرۆسێ یان مەسەڵەن بەیانی پارتیەک سکاڵایەک بۆ مافێکی خەڵکەکە ینی من دەبێ بینرخێنم وانە باشە لە سەرەتای بەرنامەکە شتێکت فەرموو کە هیچ هەڵبژارنێک بەبێ یەکێتی و پارتی ناکرێ ئێستا یەکێتی زۆر سوورە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن ئەوە ئێوەی کۆمەڵی دادگەری بە هەمان شێوە یەک گرتوش هەمان ڕای هەیە زۆرینەی ئەو ئەحزابانەی بۆ ئەم جارە لەم هەڵبژارنە بەشداریەکەن سوورن لەسەرەوەی لەوادی دیاریکراوی خۆیان هەڵبژاردن ئەنجام بدرێ جگە لە پارتی دیموکراتی کوردستان پرسیارێکی زۆر گرنگ هەموو ئەم پارتانە پێکەوە قووەتی ئەوەیان نییە بەبێ پارتی هەڵبژاردن ئەنجام بن باش من ئەڵێم پارتی انتخاباتیش بکرێ هەموو ڕێیەمان هەیە هەموو چاودێرەکان پارتی یەکەمە بەس یەکەمی جاران نییە وانە واڵێنە بڵێن لەوەی بە کورسیە پێشەندێ لایەن کەوێ بەس هەری لەوەی یەکەم بەڵام هەر یەکەمە بێ ئەو پارتی کە یەکەمە قسە زۆر هەڵەگرن بەس تۆ تەماشاکە پێشبینیەکان ئەوەیە پارتی هەر یەکەمە بەس وەک جاران نییە یەکەم بە جیازێکی زۆر لە جاران باش ئەو پارتی کە بڵێن ئێستاش یەکەمە سەرۆکی حکوومەتیە سەرۆکی سەرۆکایەتی هەرێمی هەیە وایە و بڵێن لە دەو دەستەی دادوەری و ئەوانەی هەر پارتی زاڵە وایە کۆمەڵێ شتی تریشەی لە کوردستان پارتی زاڵە باش ئەم پارتیە بەم قوتەیەوە کۆمەڵی حزبیش بچنە پاڵی ئەتوانن هەڵبژارد بکەن یەکێتی لە منتیقی خۆی نیکە بەداخەوە ئێمە دوو زۆنە دوو دەسەڵاتە دوو پێشمەرگەیە دوو ئاسایشە دوو دژە تیرۆرە دوو چیە دوو ئیداری ڕانەگەێنراوە باڵێ هەموو شتێک دوو بەخوا خونچەخان ئەمریکاژەوەی قبوڵە ئێرانیشەوەی قبوڵە تورکیاژەوەی قبوڵە و هیچ نە قبوڵێتی ینی پێشی خۆشە و تەغزیەشیەکە و تەعاملیشی لەگەڵەکە و دەستخۆشی لێکە لەبەرەوە یعنی هەڵبژاردن پارتی بیاوێ لە منتیقەی خۆی چۆن دادەی پێم بڵێ مەسەڵەن ینی چۆنەکرێ بەس لە مەقڕی حزبی بەس لە مەقڕی حزبەکە ئەگەر بیاوێ خۆی حکوومەتەکەی نیکا یعنی سە تیمی یەکێتی وزاری یەکێتی دەسەڵاتی لە زۆنی زەردەیە نیەتی لەبەرەوە چۆنەکرێ جا مۆزەفانە بەداخەوە خۆ ئێستا یەکێ لەوانەیە کە ئێمە تا ئێستا مطمئین نین کە هەڵبژاردنەکە پاک و بێگەردە زۆربەی فەرمانبەران با عێراقی سەرپەرشتی بکە
بەس فەرمانبەران لێرە هەموو زانین چۆن دانراون هەموو لە مەڵ بەندوولقەکانی یەکێتی پارتیۆ تەسکیە کراون و لە کۆمیسیۆن دانراون. باشە ئێمە سەر بابەتی پەیوەندی کۆمەڵی دادگەری لەگەڵ لایەنەکانی کوردستان بزوتنەوەی گۆڕان وەکو یەکەم هێزی ئۆپۆزیسیۆن ئێستا پاشەکشەیەکی زۆری کردووە. خۆشیان لە ڕێگەی ڕاگەنراوە بڵاویەکەنەوە کە ڕەنگە بۆ ئەم هەڵبژارد نەژ نەتوانن دەنگێکی باش بەدەست بێنن. دوو پرسیاری خێرام هەیە کۆمەڵی دادگەری ئەگەر هەست بکە بەو جۆرە ڕێژەی دەنگدان لە ساڵحی ئەو ناشکێتەوە ئامادەی ڕای بگێنێ و زائیدەن پەیوەندیشتان چۆنە لەگەڵ گۆڕانە چی ڕاگەێنی ینی بۆ نمونە ئێستا گۆڕانەڵێ ئێمە ئەم جارش لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەنگی پێویست بەدەستنانی ئەگەر ئێوەش بگەنە ئەو دۆخەی گۆڕان هەمان شت ئەڵێن بە دەنگدەرەکانتان دەڵێن ئێمە دەنگی من ئاگام لەو لێدوانەی گۆڕانیە نازام ینی ئاگام لێ نییە مەسەلەن ئایا تەمسیلی ڕای گۆڕانەکە ئەوەش زانی گۆڕان جیاوازی و ئەویانەیە ئێمە لە قۆناغێک لە قۆناغەکان پێک و ئۆپۆزیسیۆن بووین ینی هاوڕابووین و پێکەوە بووین ئێستا لەوەیە بازنەی کارکردمان جیا بێ ئەم 4 ساڵی پێشوە یەک شتیش با بۆ گۆڕان بووترێ ینی کاریزمایی کاگنە و شێوان و نەمانی کاگنە و شێوان ئەوە جارێ نیوەی نەهی گۆڕانی 24 کورسی کرد بە 12 کورسیوانە ئەوە بەسەلەن دۆخی گۆڕان ئێمە حزبێکی سیاسین ئەخوازین دۆخیان باش بێ و چاک بێ و بە گەرموگوڕی لە هەڵبژاردنەکانە بەشدار بن و دائیم ئێمە لە پیرۆزبایی ئەو کۆنگرە و وینێشکە کردیان یەک دێڕمان بۆ نووسین توان ئەخوازین گۆڕان دایم لە تەرەفی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکا بمێنێتەوە ئێمە پێمان خۆشە پێمەها بۆچی ئەو دیێڕە بە تایبەتی وڵای لەبەر لە قۆناغێکە من شایەتی ئەوە دەم لە قۆناغێکە لەو ساڵانەی کە بە یەکۆ بووین لەبەری گەلبوون ئێمە کرۆکی کارکردنمان مافی خەڵکی کوردستان کەواتە ئێستا هەستەکەن شاونەتە دواوە ئێستاوانە ئێساوانە گۆڕانیش ناگۆڕان کەی وایە ئێستا ئێستا گۆڕان هەموو ئیشی گۆڕان لە حکومەتە لە حکومەت بوونا ئەو پلۆپۆستانە کۆمەڵیش باین لە حکومەتا بێ ناتوانێت وەکۆی کە معارزێ باشە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیتان چۆنە ئێمە هەر ئاساییە پەیوەندیکی ئاساییمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ینی هەیە و نییە وڵای بەوای نابنێن هەیە و نییە بەڵام ئیش خۆی عیلاقە لەگەڵ یەکێتیە بەشێک مرونەت و ینی هەر بەوە ناسراون یەکێتی کە عیلاقە و پەیوەندی لەگەڵ یان ناخۆشە بەس بە حەقیقەت لەوەیە وا بخوێنرێتەوە یعنی زۆر گەرم و گوڕ و یعنی ئێمە چی بڵێن یەکێتی بۆ نمونە لەناو خەڵکی ئێمە ئێسەوا ئینە بڵێن ئیشکالێتێک بێ وەزعێک بێ لە منتیقە یەکێتی مەسەرەن یەکێتی خۆی لێرە حکوومەتەوانە خۆشی حکومەتیە لێرە لێ پارتی حکوومەتی خۆیەتی ئەیتەوان لێرە وازایەک سەر ئیشمانە ڕوا ناوەڵا کۆمەڵی ئیشی ئەمە هەیە ناڕوا بەس لە هەندێک ڕووشەوە وڵا مەسەلەن ینی عیلاقەمان هەیە ئێمە لە مگەڵدام و دەستگاکە ئەمنیەکانە عیلاقێکی باش کۆمەڵی دادگەری ئەگەر ڕخنەیەکی هەبێت لە سلێمانی زیاتر دەتوانێت ئەو ڕخنەی زەق بکاتەوە یان لە هەولێر وڵای ئێمە لە یەکێتی زیاتر تەقبولی ڕخناکە یان پارتی وڵی ئەو ماوەی کردومان هەردوو لایەن تەقبولیەکەن هەردووکیان تەقبولیەکە ئەو نییە ئەیکەن ینی بەستری یەکێتی بۆ ناسراوە ینی سنگی فراوانترە ناسراوە یان ئێوە وای بینن ناسراوە و قۆناغەویش قۆناغە یەکێتی خۆی خۆتان نزانی یەکێتی گۆڕانکاری بەسەر هاتوانە ینی قۆناغی سەرۆکێکی گەنج ئێستا ناتوانێت وا لە پەیوەندیەکان کا باشتر بێت لەگەڵ کۆمەڵی پەیوەندی لەگەڵ کاک بافڵە خراپ نییە لەگەڵ مامۆستا بە تایبەت ینی لە خەتن و ئەوەن و بەستر کاک بافڵی مەشاکل و مەشاغل و ینی وڵێ حڕووکە زۆرە جوڵێ سەفەری زۆرەوە نیە لەوەی نەپەرژێتە زۆر جار ینی زۆر ئیحتیمامیش بە عیلاقاتی لەگەڵ بۆ کۆمەڵی دادگەری و پارتی دیموکراتی کوردستان چۆنن وەکو دوو حزب ئێستا عیلاقەمان لەوەی لە جاران باشتر بێ بەڵێ وەکو حزب عیلاقاتی حزبی ئەی چ مەبەستێکی تر هەیە لە دەروی عیلاقاتە حزب ئێستا جیاوازی ماوان مەسەلەن لەگەڵ هەڵبژاردن نین وانە ینی بۆ نم جیاوازیانە هەن وایەنە یان لەوەی ئێمە لەگەڵ حکوومەتە عیلاقەمان مەسەلەن هەر پارتێک لە هەرێمی کوردستان نزیک بێ لە پارتی دیموکراتی کوردستانەوە دەوترێ کارەکانی باشتر بەڕێوەچێت تو باسی عیلاقاتم بۆ ئەڵێم هەر پارتێک لە پارتی دیموکراتی کوردستانەوە نزیک بێ دەگوترێ ئوموراتی زۆر باش دەڕوا ئەڵێم بزانم تۆ لەگەڵ ئەو ڕائیت
ناڵم کۆمەڵی دادگەری ئەڵێم تۆ لەگەڵ ئەو ڕایە لەگەڵ چیشی چیە ڕوا ینی ئەگەر بێت و بۆ نمونە ئێوە زۆربەی ئەفکارەکانتان لەگەڵ پارتیان نزیکن لێکۆ ئەو کاتە ئێوە هیچ لەم پەرێکتان بۆ دروست ناکرێ وایە ئەو ئێمە ئەومان نەبینیوە ئێمە ئەو شتەمان نەبینیوە ئەوەی کە تۆ باسیەکەی بەس من ئەوەم بیستۆ لەلایەنە سیاسەکانی تر ئەڵێن پارتی بۆ دۆستەکانی باشە ئەوەم بیستووە بیر لەواکەنەوە بزانن ببن بە دۆستیان نا ئێمە کۆمەڵی دادگەری خاوەنی سربەخۆی خۆمانین و بەوە ناسراوین بەڵام ئێمە هەندێک عیلاقات و هەندێک شتەیە ینی ئەی پارێزی باشە ینی ئێمە بە ئاشکرا ئەیڵێن بۆ نمونە سەرۆکی حزبێک خوشکی بمرێ مەچینە تەعزیەی تۆ بۆ بە هەموو دنیا بزانێ بەس ئێستا گەل ئەوەی ناوێت بۆ تەعزیەکە گەل ئێوێ لە بەکارە سیاسەکە لەگەڵ یان ڕێک بی بۆ توانی دۆ ناوەمان ئێمە هیچ اتفاقێکی سیاسیمان ئێستا بەتابەت بۆ هەرێم نە لەگەڵ یەکێتیە نە لەگەڵ پارتیەیە و پرسیاری یەکگرتووتیش کرد جوابی گۆڕانیشم دایتەوە ئیتر چیترت هەیە بیپرسی لەگەڵ ینی ترانیمە مەوەستم پرسیاری تر بەس خەزمەوەی بۆی بزانی لەگەڵ گۆڕان ڕای خۆمانمان و تۆ خواستمانەیە گۆڕان ئەوانمان ئەوەی پارتی هیچ اتفاقێکی سیاسیمانێ بەس تۆ باسی عیلاقاتم لەگەڵەکەی بەڵێ عیلاقاتێکمان هەیە و هەندێ جۆری سەردان و ئەوە هەیە مامۆستا عەلی باپیر بەوە ناسراوە کە لەسەر ئاستی شەخسی پەیوەندیەکی زۆر باشی هەیە لەگەڵ زۆربەی لایەنەکانە و یەکێکە لەو سەرکردانەی ئێمە ئیعلامیەکان و تەنانەت هاوڵاتیانیش زۆرتر لە سەرکردەکانی ترەی بینن نامۆنیە بە ئیعلام ینی زۆر دێتە سەر شاشە قسە دەکا هەرچەندە ئێستا ماوەیەکی زۆرە کە دوورە کە هیوادارین بەهۆی تەندروستیەوە نەبێت بزانین بۆ چیانی ماوەیەکی باشە بەس بەڵام خۆی نایەوێت لەبەر ئەم دۆخە قسە بکە وڵڵاهی مامۆستاش دەبێت لێ بپرسم ینی احتیمالەیەکێ جا قسەی شەکە ماوەیەکی زۆرە قسەی نەکردەوە بۆ ئەلام هەندێک جار لە هەندێک کۆڕکۆبنەوەی خۆمان قسە ئەکا و لەوەی میدیای کۆمەڵیش ینی بڵاوی کردووەتەوە لەوەی بە ئێوەمانان نەگەیشتە بێ ئەگەر ئێمەمانان بانێ بیبینی ئێستا چاپێکوتمان لەگەڵ وڵڵاهی دەبێت پێ بڵێن مەکتەبی خۆی هەیە و منیش باشە منی لۆکو حرمەتێکە ئێوە ئەمڕۆ میوانی ئەمێ بزانم مامۆستا عەلی باپیر بەسەر خۆت تا ئەپرسی ینی بۆ ئەگەر نەیکرد ئەوەی نەکرد خۆتەڵێ مامۆستا مقابلات وشتی وەکو جاران قسەکەم ئەوێ لەسەر ئەوە نییە کە ئێستا ئەم ماوەی دەرناکەی بەس ئەمێ بزانم کە لە ماوەی ڕابردووە زۆر دەرکەوتووە پەیوەندێکی زۆر باشیشیە ینی مامۆستا عەلی باپیر بۆ ناسراوە کە لەگەڵ هیچ کەسێکانیە کێشەیەکی ئەو تۆی هەبێ ئەمێ بزانم ئەم پەیوەندیە باشانە ناتوانرێ بقۆزرێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵ بۆ ئەم هەڵبژاردنە بتوانێ ئیسیجابێکی باشتری لێوەربگرێ لەو پەیوەندانی مامۆستا عەلی باپیر طبیعی ئێمە مامۆستا ینی ڕەمزی ئێمەیە و کەسایەتی کاریزماییە کە لە شەرقی ئەوسەتا ئەو کەسایەتیانە ڕۆڵە بینن و کۆمەڵ بێکە بێ مامۆستا لاوازە بەڵام من بە حەقیقەت ئیستفسارێکم لە جەنابەت هەیە ئایا تۆ پێت وایە دۆخی کۆمەڵ ئاوا ینی هەستەکەم دەتوێت ئەو بڵێ ینی دۆخی ئەمە وەک بڵێ خراپ بێ خوارڕەن احساسێکی خۆت بێ مەسەرەن تۆ بۆ دۆخمان چاکە و باشە و ئیستعدادی تەوامان بۆ هەڵبژاردن هەیە هەموو هەڵبژاردنێ کە گەری کاری باشە بۆ خەڵکیشەوە هەڵوێستانی ئێمە مەسەلەن بزرەکەن ینی حتا ئیعلامەکان ینی سایت و پێیج و سۆشیال میدیا هەندی هەڵوێستی ئێمە کشاینەوە لە پەرلەمان و لە ئەنجومەنی پارێزگاکانیش و هەندێک لەوانەی کشاونەتەوە لە ئەنجومەنی پارێزگا و لەو پۆستانەی لە حکومەتی خۆجێی سلێمانی باجیانیاوە نەفەرمان هەیە ئەنداممان هەیە ئەوە ساڵێکە بێموچە کراوە لە بەرەو کشاوە تۆ ئیستقالەی داوە باشە ئەو تەسحیانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەبوو باشە ئەوانە لەسەر ئەوە نەبوو ئێمە درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان بە وازانی کۆمەڵی ئیسلامی خاوەن مۆقفۆڵوستەکانی لەو کاتۆ من ڕای جەنابەت وەرەگرم هیچ بڕیاردانێک نیە لەسەر وەڵامەکانوانێ من بەس ئەمەوێ یەکێک لەو ڕەخنانەی کە زۆر ئاراستەی کۆمەڵی دادگەریە کرێ حەزەکەمڕوونی بۆ نمونە لە ماوەی ڕابردووە هەتا ئێستا کۆمەڵێک فەیسە من باسی شەخسەنە ناکەم بەڵام هەڵبەتە هەشتانە ینی کۆمەڵێک فەیسە ئەیهێنن لە وەزارەتەوە بۆ مەکتەبی سیاسی لە مەکتەبی سیاسەوە بۆ حکوومەت ینی ئەمەوێ بزانم گەنج پەیوەندی ناکا بە ڕیزەکانی کۆمەڵی دادگەری و یان ئەمە سیاسەتی بە فعلی حیزبەکەی خۆتانە کە هەرچەند لە کارێکیشە زۆر چالاک نەبوو بێ بەڵام لێرەوە ئەیهێنن بۆ ئێرە دەگوترێ ئەوانەی پەیوەندیان لەگەڵ مامۆستا عەلی باپیر لە ڕووی خزمایەتیەوە هەیە ئەوانە ئەوەلیات بۆ ئەوانە ئەنجە بۆ ئەوانەی تر
من دەڵێم ئەمە پرسیارە وەڵام من بەرەوە ئەمە ستەمە لە مامۆستاکرێ مامۆستا وانە مامۆستا ینی بە دوێنەوەمە کۆبوونێتەوە چەند پرسە بۆتێ ڕای من وایە ئێوە کەیفی خۆتانە مامۆستا هیچ فەرز و ئەوەی نیە دوایی لیستەکەی ئێمە لە 50 ئەوەندە کاندید ببینە بزان چەند گەنجی تایە چەند وەژی تاسێتە بەس بەڵام کامانە کە هێنێنە پێشەوە باشە نە قانونێک لە هەرێم هەیە نە قانونێک لە ناو حزبەکەی ئێمە ڕێ ئێستا بگرێت لەوەی کە باشە پرەنسیپی خۆمان ئێمە کاتێک پرەنسیپە بووە کە دووبارە نەبێ ئێستا پرەنسیپەمان نیە ڕێی داوە کە دووبارە هەبێ قازانشتان لێ کردووە بەڵێ قازانشتان لێ کردووە کە ئەو فەیسانە هێندە دووبارەکەنەوە لە جوغزێکە قانجازی لێکەین لەوێ لە ناحەیەکە تووشی ڕخنە ببین مەسەر لە میدیا و لەینەکانەوە وایە بەستەبان ئێمە بەرژەوەندی هەموو حزبێک هەوڵی ئەوەدا لەم بازنانەی کە ئێستا بازنە دروست بووە دەنگی پێویست بەکە بەدەست بێتە لەبەرەوە ئێمە لە بازنەیەک وەجێکمان دووبارە کردوێتەوە مەسلحەتی دەنگدەری خۆمانمانزانیوە بۆی دەنگێکی زیاتر لێ بەدەست بێنیت لە ڕێگەی شارپرێسەوە محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری وەکو دووارڕستە حەزەکە چی بڵێ بە خەڵکی کوردستان واللهی من ئەم شەوانە لەگەڵ وەک بڵێ کارکتەرێکی سیاسی قسەم کرد لیست و ئەوانە دیارە بەڵێ لە تایبەتوانی دیارە لە هەرێمە بەس لە دەسەڵات نییە ئەتی قسەکانی ئەومان بگوازێتەوە ئەمێ هەر ئەوە بڵێم من لە خۆم و لە هەموو کارکتەرە سیاسیەکان بە معارەزە و بۆەوە ئەڵێم هەرچی ئەکەن متمانەی ئەو خەڵکە ڕەشوڕەتەی کوردستان لە دەست نەدەن ڕاستگۆ بن لەگەڵیانە لە دەست نەدەن یانی جارێ لە دەست نەدراوە من چۆن خۆمە ناسێنم بەم خەڵکە ئاوا بم لە پشتەوە نەجوڵێنرێم یەک پرسیار لە دەست نەدراوە هەیە لە دەستی داوە هەیە لە دەستی داوە هەیە لەگەڵ دروشمەکانە ڕاستی نەکردووە هەیشە حەقیقەتەکەی وانە ئەوە من زۆر خەفەتی پێخۆم ڕاست زۆر سپاس دەکەین بۆ ئەم کاتە محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری و ئەندامی مەکتەبی سیاسیش زۆر سپاس بۆ ئەم دیمانێ سوال بۆ جەنابەت هەتا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم لە شارپرێسەوە ئەڵلقەیەکی نوێ و تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان هەرچی ئەکەن متمانەی ئەو خەڵکە ڕەشوڕەتەی کوردستان لە دەست نەدەن هەڵبژاردە نەکرێ یان ناکرێ کۆمەڵ ڕای وایە هیچ لێ دوانێکتان بیستۆ بڵێ بەڵێ من شەریکم لە هەژماری منە چاوەڕێم خۆیان ڕۆژێ لە ڕۆژان کەشفیکەن کێ هاتوو کێ نەهات کۆمەڵی یەکگرتوو جیاوازیان کەمە ئێستا چی جوهدێک بەقەدەر ئەو ئەندامەی ئێمەیە لەسەر سێم و چەفەوتاوە ئێوە یان یەکگرتوو پارتی هەر یەکەمە بەس بۆ جاران نییە کاتی هاوارەکەین لەوەتی هەین پەرلەمان تەمەند درێژ مەکەنەوە با حورمەتمان لە دەرەوە بمێنێ بردننی سکاڵا بۆ محکەمەی ئیتیحادی تا چەند لە لای کۆمەڵەوە قبول کراوە ینی ئەمریکا ژەوەی قبوڵە ئێرانی ژەوەی قبوڵە تورکیا ژەوەی قبوڵە حزب هەیە کەمبوونەوەی پێ قبوڵ نییە تیمی یەکێتی وزاری یەکێتی دەسەڵاتی لە زۆنی زەردەیە ماوەسانی باپیر بۆ ناسراوە کە لەگەڵ هیچ کەسێکانیە کێشەیەکی ئەو تۆی هەبێت ئەڵێن پارتی بۆ دۆستەکانی باشە یەکێ سکاڵای کرد بێتە پەرلەمانتان پەیوەندیشتان چۆنە لەگەڵ گۆڕان بێجار ڕخنەوەمان لێگیرە بۆ لەستی ئیسلامی لایەنە دەسەڵاتدارەکان داوای شەفافێت و پاکێت و بێگەردی انتخاباتە یەکێتی زیاتر تەقەبولی ڕخناکە یان پارتی